تایبەتمەندیەکانی مزگەوتی هیران سادەیی و ڕەسەنایەتی گوندی، پەیوەندی قوڵ و بە ژیانی ڕۆژانەی خەڵک، جێگای فێرکردنی قورئان بۆ منداڵان، ناوەندی ڕێکخستنی کاروباری کۆمەڵایەتی، متمانەی گەورەی خەڵک بە مەلا و مامۆستاکان. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم مزگەوتە بوونی هەبووە، جێگایەکی پیرۆزە لای خەڵکی ناوچەکە. لە مێژووی خۆیدا ئەم مزگەوتە چەندین مامۆستای ئاینی توانیویانە خزمەتی ئەم ناوچە و مزگەوتەکە بکەن. لەوانە مامۆستا عەزیز، مامۆستا ئیسماعیل، مامۆستا محەممەد، مامۆستا مەعاس و چەندین مامۆستای تری ئاینی کە ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە بەرەو پێشچوونی ئاین لە ناوچەکە و هیران بە تایبەتی. ئەوەی جێگای خۆشحاڵیە ئەم مزگەوتە لەم ماوە دوور و درێژەدا تاوەکو ئێستاش بەردەوام جێگای نوێژ و خواپەرستیە. هیچ کات دەرگای بەڕووی نوێژ خوێنان دانەخراوە.